لە ڕابردوودا پیاسە دەکات. لە دەواازەی ئەم تابلۆیانەوە بۆ یادگاریەکانی دەگەڕێتەوە، بۆ سەردەمانێک کە جوانیەکانی نیشتمانی لە چوارچێوەی تابلۆکانیدا دەنەخشان. ئەم گەلەریە بەرهەمی 6 دەیە کاری هونەری سلێمان شاکری لە خۆیدا کۆکردووەتەوە. گەلەریەکەی لە ساڵی 2007ەوە لە تەنیشت ماڵەکەی خۆی دروست کردووە. ئەمن لە محیتەکی لە بیئەکی دەژیام زۆر جوانە، کەینێ دیمەنی جوانە، ئێواران کە ڕۆژ ئاوا دەبی، ڕەنگی جوانی خوا خەڵقی کردیە لە تەبیعەت هەیە، ڕەنگی ڕۆژەکە لەو هەورانە ڕەنگ دەداتەوە. ئەوە هەمووی تەسیری لە من کرد. هەموو سلێمان شاکر ساڵی 1935 لە شارۆچکەی گوێڕ لەدایک بووە. 1952 چووەتە زانکۆی هونەرە جوانەکانی بەغدا بەشی شێوەکاری. ئەو لەگەڵ هاوژینەکەی بۆ بەدەستهێنانی ئەزموونی زیاتر لە بواری وێنەکێشاندا سەردانی چەندین وڵاتی کردووە. ئەم تابلۆیەی مەلا مستەفای بارزانیش لە پارلەمانی کوردستان بەرهەمی دەستڕەنگینی مامۆستا شاکرە. ئەو لە کێبەڕکەیەکدا توانی بەهرە و هونەری خۆی لە نەخشاندنی ئەم وێنەیەدا بسەلمێنێت. ڕۆژ شاوێز ڕئیسی بەرلەمان داوای ڕسمکردنی کرد. چەند هونەرمەندی کە ویستیان لێ تەکلیف بکەن پێیان گوە ڕسمەکماندۆ بکەی بارزانی لەوحەکەی من سەرکەوت. کارێکە یان بەهرەیەکە لەزەتی تایبەت. مامۆستا سلێمان 35 ساڵ لە تەمەنی خۆی بۆ وانەگوتنەوە تەرخان کردووە. لە قوتابخانەکان و پەیمانگای هونەرە جوانەکان دەیان قوتابی لەگەڵ جیهانی هونەری وێنەکێشان ئاشنا کردووە. مامۆستای وانەی پەروەردەی هونەری لە قوتابخانەکان ناودار بوو. بەڕاستی لە هەولێرە دەمازانی یەکێک هەیە مامۆستا سلێمانە و ئاگاشم لێ بوو زۆر لەوانێک کە حەزیان لە هونەر بوو حەزیان دەکرد بچنە ئەو قوتابخانەیە ئەو تێدا مامۆستایە جوانی فێرە ڕەسم دەکردین و ئێحتیمامی پێدا و هاوکار کە ئێستا هونەرمەندێکی ناودارە قوتابی مامۆستا سلێمان بووە. ئەو ڕۆژانەی بەباشی لە بیرماوە کە مامۆستا سلێمان بە شێوازێکی جیاواز وانەی پێگوتووە، وانەگەلێک کە هێشتا وەک چرای ڕێنوێنی ئەون. جەختیە کردەوە هەر یەک لەو فێرخوازانە بگەن بە ئامانجی خۆیان لە دوای ئەوەی دەرەچن لە نێو پەیمانگا بتوانن خۆیان بدۆزنەوە لە نێو هونەری شێوەکاری یاخود بەردەوام بن. لەگەڵەوەش گرنگی بە کۆمەڵێک لایەن ئەدا لەوانە هونەرمەند پێویستی بەوەیە ڕەوشی بەرز بێ، پێویستی بەوەیە بەردەوام لەگەڵ ئێش و ئازار و خۆشی و ناخۆشیەکانی میلەتەکەی دابێ و بتوانێت ئەم خاڵانەی کە باسم کرد لە نێو تابلۆکانیدا ئەوە دەربخات. ئەوەندە سروشت خۆش دەوێ هەردەم لە بەرچاوت ناکەوێ، ئەوە تا جێ پەنجەکان لە نێو جەستەیدا نوقم بوو و نازانی. هونەرمەند دارا محەممەد عەلی ئەم شیعرەی لەبەر خۆشەویستی سلێمان شاکر هۆنیوەتەوە. ئەوان ساڵانێکی زۆرە هاوڕێن. ستایلەش تایبەتی خۆی هەیە. ئەو ستایلە لە هەموو هونەرمەندەکان دروست نابی. نا بەڵێ ممکنە ئەمنیش سروشت ڕسم دەکەم، بە سروشتی ئەو سروشتەی من ڕسمی دەکەم. ئەوەی مامۆستا سلێمان شاکر دروستەکە جیاوازە. دوای 13 ساڵ لەگەڵ ئێمە پیاسەیەکی قەڵای هەولێر دەکات. دوای ئەو هەموو ساڵە بەشێک لە دیمەنەکانی ئێرە بەلایەوە نامۆیە. ئێرە قەرەباڵغتر بۆی دەردەکەوێت، بەڵام ئەو هەست بە ئارامیەکی زیاتر دەکات. ئاواتم ئەوەیە سربەخۆیی وڵاتەکەم کوردستانەکەم سربەخۆبی، دڵم داناکەوێ ئارام نابی هەتا ئاڵای کوردستان نەشەچێتەوە لەسەر هەر 4 پارچەی کوردستان. پردی قەندیل دوایین وێنەی مامۆستا سلێمان شاکرە
کە ساڵی 2006 کێشاویەتی. هیوای ئەوەیە دیسان دیمەنێکی جوانی کوردستان لە مێژووی هونەری خۆیدا بنەخشێنێت و بەجێ بهێڵێت. دڵنیا ڕەحمان، ڕوودا و هەولێر.